چاوان سازم تەمەنم 24 ساڵە ماوەی 3 ساڵە لێرە کارەکەم خوێندنی خۆم لەسەر ژمێریاری و ئایتی بوو 3 ساڵە زانکۆم تەواو کردەوە 3 ساڵیشە لێرە ئیشەکەم ئیشی ڕئیسی من لێرە حساباتە بەڵام بەهۆی ئەوەی کە من 3 ساڵە لێرە ئیشەکەم تەجروبەم لە زۆربەی ئیشەکان پیا کردووە ئەم ئیشە تۆزێک بۆ ئافرەت ئەڵەن قورسە و پێشتر ئافرەتێکی وا لەم بوارە ئیشی نەکردووە بەڵام هەموو ئیشێک حەزە منیش لە مناڵیەوە ئەمە حەزی منە ئیشی سیارە و میکانیک و ئەوانە لەبەرەوە ڕاستە خوێندنەکەم لەسەر ئەو شتانە بوو بەڵام لە دوای ئەوە کە هاتم بۆ ئێرە ئیشم کرد هەوڵەما ئەو شتانەی کە خۆم پێویستمە و ینی حەزم پێێتی فێر بم ڕاستە بەعزێکی قورسە بەڵام بە بۆنەی ئەوەی کە تەکنەلۆژیا ئێستا بەرەو پێشەوە ڕۆشتۆ ئەو ئیشانەی کە پێشتر زۆر قورس بووە ئێستا ئەو قورسی پێشتری نەماوە سەرەتای دەستپێکردنی ئیشکردنم لێرە تەنانەت کە وەکو محاسبێکیش لێرە ئیشمە کرد هەر قسە و ئەیانوت بۆ لێرەیت و عیبە و ئێرە هەمووی پیاوە و پیاوە هەمووی سەردانێکە و بەڵام من ئەوەنەی توانی بێتم ڕوبەڕووی هەموو ئەو شتانە بوومەوانە و زۆر سپاسی خاوەنکارەکەمەکەم و هاوکارەکەم و عیلەکەم و هاوسەرەکەم کە لە هەموو کاتێک پشگیری منیان کرد کە هەتا ئێرە هاتووم ئێستا ئەو کەسانی کە زۆر ڕەخنیان لێگرتم ئێستا دەستخۆشیم لێەکەن خێزانەکانیانێت بۆ ئێرە سیارەکانیان سێرڤیسەکەن بەبێ ئەوەی کە داوا لە یەکێ بکەن سیارەکانیان بۆ بێنێ من زۆر بەوە دڵخۆشم و داوا لە هەموو خانمانیشەکەم کە هیچ ئیشێ بە قورس نەزانن هیچ ئیشێک تایبەت نەکراوە بە پیاو ئەگەر لە توانایەتی ئەگەر ئەتوانێت ئەگەر ڕێگری عیلێ و من داوا لە عیلەکانیشەکەم کە ڕێگری نەکەن بەڕاستی ئافرەت زۆرشت هەیە لە توانایەتی بەڵام بە بۆنەی ئەوەی کە ڕێگری هەیە ناتوانێت بێت پیشانی بە لەبەرەو داوا لە خانمانەکەم کە ئەوەی کە لە توانایە نایە بیکەن چکە بەرهەمی دەستی خۆت زۆر خۆشترە وەک لەوەی ڕاستە لەوانەیە عیلە درێخی لێنەکە هاوسەرە درێخی لێنەکە بەڵام ئەوەی کە بەدەستی خۆت ئەیکەیت زۆر خۆشترە وەک لەوەی کە وەریگریت زۆر ئیشێکە من لێرە توانم بیکەم یعنی بە کوردەکە توانم جێدەستی خۆم دەرخەم لەم شوێنە ڕاستە هەموو ئیشەکان ناتوانم بکەم چکە قورسە بەڵام ئەوەی کە بە من بکرێ ئەتوانم ئەیکەم ئەو شتێکە ئەڵێن ئافرەت ناتوانێت وزائیدەن ئەو فۆکسە زۆرەی کە لەسەر منە بەتەنیا لێرە ئەگەر 6 کچ بێ ئەو کاتە شتەکە ئاساییە بێتەوانە لەبەرەوە هەر کەسێک بێتە ئێرە من حەزەکەم کچێک بێتە ئێرە خۆی فێرکات لێرە ئیشکا لەگەڵ منە لەخیرە بە ئافرەتان ئەڵێم وەرن تاقیکەنەوە ینی ئەو ئیشەی کە تۆ بە قورسی ئەزانی ئەڵێ ناتوانم بیکەم وەرە تاقیکەرەوە قورس نییە کە دەستت هەر ئیشێک حەز لێ بوو ئەتوانی بیکەیت